لەسەرم پرسە ڕادەوەستین میوانێکی تایبەتمان ئەبێت کە گفتوگۆ لەبارەی دوایین بڕیاری دادگای فیدراڵی عێراق کە دەری کردووە گفتوگۆی لەسەرەکەی. لە ستۆدیۆی سلێمانیەوە ئازاد دۆسکی شارەزای یاسایی و دەستوری لەگەڵمانە. ئەم کاتت باش کاک ئازاد، با سەرەتا بەوە دەست پێ بکەین، ئایا بەپێی دەستور دادگای باڵای فیدراڵی ئەتوانێت بڕیارێکی لەم شێوەیە بدات؟ دەسەڵاتێکی وای هەیە؟ بەڵێ سەرەتا سڵاو ڕێزم بۆ بەڕێست و سڵاو ڕێزم بۆ هەموو بینەرانی کەناڵی ئاسمانی کوردستان 24. بەر لەوەی وەڵامی پرسیارەکەی بەڕێزت بەم ئەبێ بگەڕێنەوە بۆ خەلفیەکی دستوریان قانونی کە ئەم دادگایە چۆن دامەزراوە. هەڵبەتە ئەم دادگایە بە پێ مادەی 44 لە قانونی ئیدارەی موقت لە سەردەمی برێمەر و جیگارنەر هەردوو حاکمە عەسکەریەکەی ئەمریکا کە لە دوای ڕۆخانی ڕژێمی سەدام ئەم دادگایە دامەزرا. کەواتە دامەزراندنی ئەم دادگایە بۆچی من ویستم ئەم ئاماژەیە پێ بکەم پێش ئیقرارکردنی دستوری عێراق بووە. یعنی قانونەکەیشی قانونی ژمارە 2005 دستوری عێراق ڕاستە لە 2005 ڕاپرسی استیفتای لەسەرکرا، بەڵام ئەم مەحکەمەیە یاخود یاسایەکەی لە پێش ئیقرارکردنی دستور بووە. چۆن تۆ ئەتوانی عەدالەت و دادپەروەری جێبەجێ بکەی بەپێ ئەو یاسایە لە کاتێکدا تۆ لە پێش ئەمە من بۆ لایەنە یاسایەکان و دستوریەکان بەجێڵم. یعنی ئەتوانی بڵێ خۆی ئەسڵەن دادگایەکی نادەستوریە، دامەزراندەکەی نادەستوریە؟ بە دڵنیاییەوە چکە مادەی 5 دستور ئەڵێ گەل سەرچاوەی هەموو دەسەڵاتە. کاتێک گەل یاخود خەڵک ئەچێت دەنگ ئەیات اینجا موئەسەساتی دەوڵەت پێک دێنرێ. کەواتە ئەم موئەسەسە ئەم دامەزراوە لە پێش ئیقرارکردنی دستوری 2005 دامەزراوە. ئەمە من بۆ لایەنە دستوریەکان و بۆ زانیاری بەڕێزیشت و لە راپۆرتەکەی بەڕێستان و ئەو خەڵکە بەڕێزەش کە قسەیان کرد گوێم لێبوو، زۆربەی ئەو دادوەرە بەڕێزەکان ئەمە شیکردنەوەی سیاسی نییە. من یاسایی و دستوریم لە نزیکەوە ئاگادارم. زۆربەی ئەو دادوەرە بەڕێزەکان کە لە ناو دادگای فیدراڵیان کە پێک دێت لە سەرۆکێک و 8 ئەندام، زۆربەیان تایبەتمەندیان لە بواری قانونی دستوری نییە. یعنی مەبەستی من تەخەسوسەکەیان ڕەنگە لە یاسای سزادان بێ، لە یاسای باری کەسێتی بێ و زانیاریەکی تریش بۆ بەڕێستان. هەڵبەتە ئەم قانونە کە وەکو من وتم ئاماژەم پێ کرد، ئەم قانونەی کە محکەمەی فیدراڵی لەسەری ئەڕوا ژمارە 2005 چیان کرد لە پێش هەڵبژاردننی پێشوەختەی عێراق 2021 کاتێک کابینەی عادل عەبدولمەهدی و دوایەوە کاظمی پێکێنرا، هەڵبژاردننی پێشوەختە هاتە پێشەوە. دوو ئەندامی بەڕێزی یاخود دوو دادوەری بەڕێزی ئەم دادگایە کێشەیەکی دروست ببوو کە پەیوەندی بە پەیڕەوی ناوخۆی دادگایەکە بوو. دادوەرێکی بەڕێز کۆچی دوایی کرد، دادوەرێکیش ئیحالەی تەقاعود بوو. باشە لە نۆ دادوەرەکە و کاتێک هەڵبژاردن ئەنجام ئەدرێت بە پێ مادەی 93 دستور و بە پێ مادەی 3 قانونی ژمارە 2005 کە هەڵبژاردن کرا ئەنجامدرا، کێ ئەبێ پەسەندی هەڵبژاردن بکات؟ یەکێک لە تایبەتمەندیەکانی ئەم دادگایە بێت تەصدیقی هەڵبژاردن بکات. کەواتە دوو دادوەرت کەم بوو. بەپەلە هێنان لە بەیاننامەکەی بەڕێز سەرۆکی یاریێمی کوردستانی چیروان بارزانی ئاماژە بە خاڵی ئەوەی کە بە بەڕێستان پەخشتان کرد، خاڵی گرنگی دستوری تیا بوو کە وتی ئاماژە بەوە کراوە کە دەبێت قانونی ژمارە 2005 هەموار بکرێت. چکە لە 2021 بەپەلە هێنانە ناو پەرلەمانی عێراق، وتیان بۆی عێراق نەڵێن نەبۆتە وڵاتێکی دیموکراسی و محکەمەی ئیتیحادی موسادەقەی لەسەر نەتایجی انتخابات نەکردووە، هەڵبەتە لە ناو خۆشیانەوە. یعنی بۆ بەڵێ باشە کاتە بابگیرن و سەر پرسیارەکەمان، چونکە ئێمە باگراوندێکت پێشتر لە دادگای فیدراڵی پێداین. وەکو پرسیارەکەمان تا چەندە بۆی هەیە کە بڕیارێکی لەم شێوەیە بدات؟ دادگای فیدراڵی چۆن ئەتوانێت بڕیارێکی لەم شێوەیە بدات کە خۆی بەو شێوەیە دامەزراوە؟ پشتی بە چییە بەستێت؟ ئەزانی بە پێ دستوری عێراق بە پێ مادەی 47 و 48 باشە ئەڵێ عێراق لە عێراقا 3 دەسەڵاتت هەیە: یاسادانان، جێبەجێکردن و لەگەڵ دەسەڵاتی دادوەری. پیادەکردنی ئەم دەسەڵاتانە لەسەر پرەنسیپێکە کە دەساتیرە وڵاتە
ئەوانەی کە ڕێز لە یاسا یاخود دیموکراسی یاخود مافی مرۆڤ ئەگرن دەڵێت دەبێت لەسەر ئەساسی جیاکردنەوەی دەسەڵاتەکان بێ المەبدە الفەصل بین السڵوتات پێم وایە دەسەڵاتی دادوەری وەکو لە بەیاننامەکەی سەرۆکایەتی هەرێمی کوردستاندا تعسوفی کردووە زیاترۆیی کردووە لە شیکردنەوەی ئەو مادە دستوریەکان چکە بە پێ مادەی سێ بە پێ مادەی 93 دستور و بە پێ قانونی ژمارە 2005 محکەمەی فیدراڵی یەکێک لە تایبەتمەندیەکانی ئەم دادگایە ئەوەیە کە شیکردنەوە بۆ دەقە دستوریەکان بکات کەواتە پرسی بوجە پرسی بەڵێ باشە ئێستا شیکردنەوەی کردو لەگەڵ شیکردنەوەی ڕیاریدا مادەی بە پێ مادەی 93 بە پێ مادەی سێش لە دستور لە عەفو لە قانونی ژمارە 2005 و مادەی 93 دستور یەکێک لە تایبەتمەندیەکانی ئەم دادگایە جگە چەند تایبەتمەندیەکی هەیە بۆ نمونە پەسەندکردنی ئەنجامی هەڵبژاردنەکان باشە شیکردنەوەی دستور سیرکردنی ئەو داوانەی کە تایبەتە لە نێوان حکوومەتی فیدراڵی یاخود حکوومەتی دایک و حکوومەتی هەرێمەکان چکە بەداخەوە خۆ عێراق نەیوتۆ بە سەرێمی کوردستان دستوری عێراق ئەڵێ حکوومەت الئەقالیم خۆ دەبوو عێراق لە دوای 2005ەوە لە چەند هەرێمێک پێکەنە ئەمە بابەتێک من پرسیارەکەی بەڕێزم کە تایبەتمەندیەکەی ئەمە بێت لە شیکردنەوەی دەقە دستوریەکان بۆ موسساتی هەرێمی کوردستان بە سەرۆکاتی پەرلەمانەوە ناڕازاییان دەربڕیوە چکە ئەم دادگایە بە سیاسی کراوە جوملەتەن تەفسینە نمونەیەک بۆ بەڕێستان بێنم لە 2005ەوە وەکو وتم لە پێش دستور ئەم محکەمەیە بڕوا ئەکەی لە 2005ەوە تا 2021 و 22 کە ئەم دادگایە بە سیاسی کرا ویستیان کوتلەی سەدریش دوور بخەن و ئیتاریەکان سەرکەون لە ڕێگای ئەم دادگایان بەکارێنا بۆی ئەم دەورەی حکوومەت بگنە نمونەیەکی یاساییانە بۆچی لە 2005ەوە تا 2022 5 داوایان بە هەمووی ڕەنگە من ئاگادار بم نەگەیشتۆتە 50 داوا تۆمار کرا بڕوا ئەکەی لە 2022 خۆی زیاتر لە 300 داوا لەم دادگایە تۆمار کراوە و هەمووی تابعی سیاسی یعنی کاتێک داواکان تیاتۆم بە ئەم محکەمەیە هەبووە لە 2000 بۆ بەکارتانێنە بۆچی لە کێشەکانی خودی عێراقا بەکارتانێنە ئەگەر سەیری بکەیت لە 2022 لە سیاستان شکستیان هێنا لە دژایەتیکردنی هەرێمی کوردستان و دەڵێن هەرێمی کوردستان هەر بە ئەڵێت بە پێ دستور بە پێ قانون هاتن بەداخەوە و هێشتان عەقڵی شۆڤینی عەرەبی لە بەغا مەوجودە هاتن وتیان بە مەخرەجێکی قانونی بدۆزینەوە بابێن لە ڕێگای ئەم محکەمەیەوە کە تەمسیلی موسساتی عێراقەکە بۆی حزبە سیاسیەکان گلەیی نەکەن زۆر وازحە یعنی بڕیارەکانی هەر لە دوورخستنەوەی بەڕێز و شارزێباری هەر لە ئیلغاکردنی قانونی نەوت و غاز چکە مەبدەئێک هەیە لە تەواو ڕاستە تۆ بە پێ دستور مافی ئەوە تێ شیکردنەوە بۆ دەقە دستوریەکان بکەیت بەڵام ئەم مەبدەئە گرینگە لە دستور هیوادارم ئەوانەی کە لەناو محکەمەی ئیتیحادی باش گویان لەم دەقە ئەڵێ نابێت دەقە دستوریەکان بە شێوازێکی فراوان شی بکرێت چکە ئەگەر تۆ بە شێوازێکی فراوان شید کردەوە وەکو وایە قانونەکە داڕێژی کەواتە محکەمەی فیدراڵی کە تۆ دەقە دستوریەکان بە شێوازێکی فراوان و لە بەرژەوەندی سیاسی خۆت شی ئەەکەیتەوە بەبێەوەی بڕوانیتە هاوڵاتیەک لە هەرێمی کوردستان جیاوازی دروستەکەی کەواتە تۆ هاتی لە جێگای دەسەڵاتی دادوەری بووی بە دەسەڵاتی یاسادانان بوویتە موشەڕع بوویتە ئەنجومەنی نوێنەران بە پێ مادەی 48 دستوریش ئەمە جائز نییە چونکە هەر سێ دەسەڵاتەکە ئەبێ لەسەر ئەساسی المەبدە الفەصل بین السڵوتات بێ یعنی دەسەڵاتی دادوەری بۆی نییە تداخل کات لە کاروباری یاسادانان بە هەمان شێواز یاسادانانیش نابێت تداخل کات لە دادوەری و لە تەنفیزی ئەمانە بۆ من وەکو سەرەتا وتم بەداخەوە ئەو دادوەرە بەڕێزانەی ئەوێ ڕەنگە پسپۆڕی و تایبەتمەندیان لە بواری دستورانە بێت کاتێک تۆ پسپۆڕیەکە و لە بواری دستورانە بێت ڕەنگە هەڵەی یاسایی ئەنجام بدەیت هەڵەی دستوری ئەنجام بدەیت و بڕیارەکانت تابعی سیاسیە بێت چکە وەکو لە بەیاننامەکەی سەرۆکاتی هەرێمی کوردستان هاتووە دۆخی عێراق ئێستا وا ئەخوازێ بەرەو کەناری ئارام بڕوات وا ئیتیفاقیاتی معقول نییە ئێستا بۆ بەڕێزت بڵێم تۆمەتبارێک بێتە بەردەم محکەمە باشە ڕەنگە تاوانیشی ئەنجام دابێت ئەڵێ جەنابی دادوەر لەبەر ئەوە من نەخۆشم مناڵم هەیە باری تەندروستیم ئاوایە تکام محکەمەی بەڕێز ڕافە
لە بەرامبەر من بەکار بێنێ ئێخۆ ئەم محکەمە هیچ نەبێ ڕەحمی بە بارودۆخی سیاسی عێراق بێ ئەم قسانە من ئەیکەم لە قانونی وسوڵ محاکەمات ئەتیایەتی لە یاسای سزا هیوادارم گوێڕایلی بکەن. بەڵێ زۆر سپاس بۆ ئازاد دۆسکی شارەزای یاسایی و دەستوری لە ئەستۆدیۆمان لە سلێمانیەوە لەگەڵمان بوویت. سپاس دەکەین.